توتخوا ببوونە. بەشدار بووین لە پاڵەوانێتی پارێزگاکانی عێراق کە لە شاری حەبانە بمای هەفتەیەک بەڕێوەچوو خۆشبەختانە و تاکە نوێنەری کوردستان ئێمە بە ناوی هەڵبژاردەی پارێزگا هەڵەبجە و بەشدار بووین دوای ئەنجامدانی ئاستێکی بەرز بە یەکەمی کۆمەڵە بەبێ دۆڕان و کەمترین گۆڵمان لێکراوە ئێمە خۆشبەختانە ئەو شانازیە و دەستکەوتە گەورەمان بۆ شاری شەیدان هێنایەوە جێ خۆیەتی جێگای دەستخۆشیە ئێمە سپاسی نوخشەخانەکەین کە یەکەم کاتیری حیزبی بوو کە هاوکارمان بوو لەوەی کە ئەو دەستکەوتە بۆ شاری شەیدان گەڕینەوە دەستخۆشی لە مامۆستا بە موستافا هاوکارەکانی ئەکەین ستافی هاوکارانی مامۆستا بەمۆ کە ڕۆڵێکی باشیان بینی دڵسۆزانە بەیەکەوە کارمان کرد و بە یەک دەستە و یەک ئامانجمان هەبوو پێکەوە هێنانی و نازناوە گەورە و دەستکەوتە گەورە بۆ مێژووی شاری شەیدان. ئەم پاڵانێتی هەڵبژاردەی پارێزگاکانی عێراق بوو بۆ یاری تۆپی پێک بچووکراوە ئێمە وەکو هەڵبژاردی هەڵەبجە توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین لە کۆی 10 پارێزگا کە بەشداریان کردبوو لە شاری حەبانیە سپاس بەخوا سەروەریەکی گەورە بوو بۆ هەرێمی کوردستان و ناوچەکەمان. زۆر سپاسی بەڕێبەراتی لاوانی هەڵەبجەکەین کە ئەو لە پای ئەو نەتیجە گەورەی بەدەستمان هێنا ئەمڕۆ ڕێزی لێنانیان پێشکەش کردین. بەخوا لەمەوە لا هەوڵێن کە ئەم ئاستی ئەم کچانە بەدەستیان هێناوە دەستیان لێ نەپڕین و بەردەوام لە پێشکەوت نابن. خاوەنی 15 یاریزانی زۆر باشین لە ئاستی هەموو عێراقاتوانە بڵێم. لە ئاستی هەرێمی کوردستانە بەس هەڵەبجە بەشداری کردووە ئەوەی کە هەبوو لە پاڵەوانێتەکەدا باشترین یاریزان باشترین گۆڵپارێز باشترین ڕاهێنەر لە پاڵەوانێتەکە خۆمان بووین و دووە یاریزانیشمان بانگشتی هەڵبژاردەی عێراق کراوە.